کوشتنی لاوێکی جوولەکەی بە ڕەگەز ئیسیوپی لەلایەن پۆلیسێکی ئیسرائیلیەوە بۆ جارێکی تر خۆپیشاندانی تووڕەیی جوولەکە ئیسیوپیەکانی بەدووەدا هاتوو ئاژاوە و بڕینی شەقامە سەرەکیەکانی چەند شارێکی ئیسرائیلی لێکەوتەوە. ئەمەش یەکەم جار نییە ڕووداوی لەو شێوەیە لە ئیسرائیل ڕوودەدات، بەڵکو ڕەگەزپەرستی زایۆنیستەکان لە دژی خەڵکی فەلەستین و لە ناوخۆی کۆمەڵگەی ئیسرائیلدا دیاردەیەکی زەق و توێژینەوە ئەکادیمیەکانی ناوخۆی ئەو قەوارەیە بە زەقی ئاماژەی پێدەدەن. لە دوای ئەوەی جوولەکە ئیسیوپیەکان بۆ جارێکی تر هەستیان بەو ستەمکاریە ڕەگەزپەرستی پۆلیسی ئیسرائیلی کرد بەرامبەر بە قوربانیەکەیان کە پۆلیسی ناوبراو لە دوای وەرگرتنی قسەکانی لە ماڵی خۆیدا دەست بەسەری کردووە. ئەوە جگە لەوەی ئامادەکارانی دۆسیەکە دەیانەوێت ئاراستەکەی بۆ کوشتنی نائانقەز بگۆڕن. بۆیە باوکی کوژراوەکە لەسەر تەرمی کوڕەکەی گوتی چۆن ئەمە ڕوویدا؟ ئایا ئێمە جیاوازین؟ هەر لەبەر ئەوەی ئیسیوپین چۆن دەبێت تەقە لە منداڵی سڤیل بکرێت؟ ئێمە ڕێز لە یاسا دەگرین، ئەی بۆ ڕێزی ئێمە ناگیرێت. ئێستا لە ئیسرائیل 148,000 جوولەکەی بە ڕەگەز ئیسیوپی دەژین، 87,000یان لە ئیسیوپیا لەدایک بوون و 61,000یشیان لە ئیسرائیل. بە دوو شەپۆلی کۆچکردن لە ساڵەکانی 1984 و 1991 گەیشتنە ئیسرائیل. بەڵام زۆرینەی ڕەهایان ناتوانن تێکەڵی کۆمەڵگەی ئیسرائیلی ببن. ڕۆژنامەی تایمز ئۆف ئیسرائیل لەو بارەوە دەڵێت سەرکردەکانی کۆمەڵگە و ئەوانی تریش بڕوایان وایە کە پۆلیسی ئیسرائیلی شێوازێکی ڕەگەزپەرستانە و خراپ لە دژی جوولەکە ئیسیوپیەکان دەگرێتە بەر. سەرەڕای بەڵێنە هەمیشەیەکانیان بۆ خۆچاکردن، بەڵام هیچ لە مامەڵە و ڕەفتاریان نەگۆڕاوە. ئەم مامەڵەیە گوێزراوەتەوە بۆ ناودامەزراوەی ئاینی جوولەکەش. بۆ نمونە لە ئازاری ساڵی 2018دا حکوومەتی ئیسرائیلی بەڵێنیدا لێکۆڵینەوە بە دوواداچوون بکات بۆ وتەی حاخەم یەسحاق یوسف کە ڕەشپێستەکانی بە مەیمون ناوبردبوو کە ئەو حاخامە دووەمین حاخامی گەورەی ئیسرائیلە و ڕێبەرایەتی بەشی جوولەکە خۆرهەڵاتیەکان دەکات. فەرماندەی پۆلیسی ئیسرائیلی ڕۆنی شێخیش لە لێدوانێکیدا ڕایگەیاند ئاساییە پۆلیس گومان لەسەر جوولەکە ئیسیوپی و عەرەبەکان بکات. ئەوەش شەپۆلێکی تووڕەیی دروست کرد. توێژەر و وانەبێژ لە زانکۆی حەیفا دکتۆر ئەریەکی زڵ لە کتێبەکەیدا گێڕانەوەی نوێی خۆرهەڵاتی لە ئیسرائیل دەڵێت دەستە بژێرانی ئەشکەناز بۆ سیاسەتی تواندنەوە هەموو کارێکیان کردووە بۆ جیاکاری بە ئاشکرا و نهێنی. لاوانش دژایەتی جوولەکە خۆرهەڵاتیەکان کە بە سافاردیم ناسراون، بەڵام ئەو سیاسەتە سەرکەوتوو نەبووە، بۆیە کۆمەڵگەیەکی جیاواز دروست بووە کە بەلای دیندا شکاوەتەوە و کەمتر عەلمانیە و زیاتر ڕازڕەوە.